تەنها داواکاری ئەمە بریتە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ تەواوی کێشە و مەعاناتەکانی مامۆستای وانەبێژ چارەسەرەکە. هیچ مامۆستایەک ناڵێ بمکە بە ئەندا پەرلەمان، ناڵێ بمکە بە وەزیر، ناڵێ بمکە بە مدیر عام. دەڵێت من مامۆستایەکی وانەبێژی دڵسۆزی خەمخۆرم، وەرە چەند ساڵ وانە دەڵێمەوە لە هۆڵەکانی خوێندن ڕێز لە خزمەتی ساڵانی وانەبێژین بگرە و دا بمەزرێنە لە پەروەردەی ڕانیا، لە پەروەردەی سەی سادق، لە پەروەردەی پێنجوێن، لە پەروەردەی هەڵەبجەی شەید، پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی، تەواوی شار و شارۆچکەکان بایکۆتی وڵەکانی خوێندنمان کردو لە بەشێکی تر لە پەروەردەکان قوتابیەکانیان ناردوێتەوە بۆ ماڵەوە. تاکو بڕیاری دامەزراندنمان ئەم خاڵانەی خوارەوە جێبەجێ بکرێت. یەک، پێدانی موچەکانمان لە کاتی خۆیدا و بەبێ دواکەوتن، ئەویش بە شێوەی مەقتوعە کە بڕەکەی لە 400,000 کەمتر نەبێت بۆ هەر وانەبێژێک. دوو، پێدانی مۆڵەتی دایکایەتی بەو وانەبێژانی کە پێویستیانە و دوای تەواوبوونی مۆڵەتەکەیان بگەڕێنەوە سەر کارەکانیان. قسەشمان لەگەڵ جەنابی وەزیر کردو، وەزارەتی پەروەردەیش پلانی خۆی هەیە و داواکاری ئەم مامۆستا بەڕێزانەی پێشکەش بە وەزارەتی دارایی کردووە کە بەلە بکرێەوە لە دابینکردن و چارەسەرکردنی کێشەکانیان. ئێمە یادداشتەکان تەمەندیارە وەردەگرین بە ڕێزەوە و پشتیوانی لە داواکانیان دەکەین بە ناوی خۆم و بە ناوی هەموو ئەندامانی پەرلەمان لە سووری نووسنگەی سلێمانی لە پەرلەمانی کوردستان پشتیوانی داواکەیان دەکەین. بەرە ئەمانە ڕۆژگارێکی زۆر شەونخمیان کردووە، هەرچی بۆ مامۆسایان بکرێ هێشتا هەر کەمە و ئەمان داوای ئەوە دەکەن، داوای مافێکی کەمی سەرەتایی خۆیان دەکەن کە ئەویش گرێبەست یا دەمەزراندا. لەبەر ئەوە ئێمە پشتیوانی تەواوی خۆمانیان لێ ئەەکەین بەڵێ و یادداشتەکەشیان بەرز دەکەینەوە لە پەرلەمانە هەوڵ ئەدەین جەلسەیەکی تایبەتیش بکرێت بۆ ئەوەی بتوانین مافەکانی ئەمان بەدی بێت و ئەوانەوە مافەکانیشان شتێکی سەرەتاییە زۆر قورس نییە.